ئادەی ئاوی برام بە ئاوازی خوڕەی ئاو یەک ئامۆژگاری چاکمان بکە. خواردنەوەی دوو پەرداخ ئاو کاتێ لە خەو هەڵئەستین زۆر بەسوودە و زۆر باشە بۆ ئەندامانی لاشە. خواردنی پەرداخێک ئاو سی خولەک پێشنان خواردن بۆ خواردنی دوێنێ باشە هەرسیەکە وەکە باشە. ئێڵە مەمە ڕۆژانە هەشت پەرداخ ئاو جوانە بەڵام جوانتر و بەیەکەوە بێڵێنەوە. ڕۆژانە هەشت پەرداخ ئاو جوانە تا ڕادێک بە دڵم بوو. پێش خۆشۆردن پەرداخێک بارگریت بە هێزەکە جوانە دوی نیوە ڕۆژ پەرداخێک جەستە دەبوژێتەوە. اینجا دوای وەرزشکردن جەستە شێدارەکە بەخوا جوان. پەرداخێکیش پێشخەوتن گرژیت کەمەکاتەوە کەواتە ڕۆژانە هەشت پەرداخ ئاو ئەو بڕە ئاوەیە کە بێ بیخۆنەوە بیخۆنەوە. ڕۆژانە هەشت پەرداخ ئاو اینجا جەستە سوپاسگوزارە بێت و هەموو شتێ باشە بێ ئیشەڵڵا.